وەچی دکتۆر فەرهاد پیرباڵ ئەستێرەیەکە کە هەمووان دەیانەوێت لە شوێنی ئەو بن. والله من يعني خوێنەرش تازم يعني چەند ساڵەکە دەستم بە خوێندنەوەی کردیا باشە ئەوەل جاری سەرتا کتێبە دینیەکان دەخوێندەوە پاشان کە بە خۆت دەزانی کە بە خۆت دەبی خوێنەر يعني تموعی زیاتر دەبیتن لە خوێندنەوەی بەرەبەر هەنگاودنی لە بابەتەکانی ڕۆمان ئەو دە سیاسی بی مێژووی بی فەلسەفە بیتن و دکتۆر فەرهاد پیرباڵجێکە لەو نووسەرە و دکتۆرانی زۆرم خۆشێ بزی ینی کە دەبینم ینی وەکو بابەتیە خۆشم دەوێتن ئەم بەخۆم بابم مردیە بابی خۆم نەدیتیا بەڵام وەجدی کە دکتۆر دەبینم یان نەزانم زۆرم خۆش دەوێتن و لە چەند بەرهەمی دکتۆر ڕاستیە من ماوە کە دەستم بۆ کتێبانی کردیا تقریبا و دووەم بەرهەمیتی بەداخەوە داوای لێبوردن دەکەم لێرە لێران چکە من خوێنەشی تازەمە بەتایبەتی لۆ کاک فەرهاد پیرباڵی بەس بەجددی کتێبەکانی معنی لەبە خۆشەویستی کە دکتۆری ئەمن هەنگاومنا لە خوێنی و کتێبەکانی شتێکی جیاواز هەیە لە خوێندنەوەکەیدا کە پێت وایە وەکو باب شوێنی باوکتی بوو ئەڵایی ئەمن نازانم ئەو خۆشەویستە لۆ درست بووە وەڵام هەر بەخۆم کە دەیبینم نازانم ئەو خۆشەویستیم هەیە بەرامبەری ئەو دکتۆر زۆر لەوەی گەورەتر کە ئەمن بۆ خوێنەرێکی بێم وەسفی بکەم یان باسی کتێبەکانی بکەم ئەوە عنی ناتانم ئەمن وەکو خوێنەرێک بەڕاستیەوە پرۆفیسۆر و دکتۆر گەورە دێت بێت لە سەر کتێبەکانی دکتۆر فەرهاد پیرباڵی قسەی بکاتن. وەچی دکتۆر فەرهاد پیرباڵ ئەستێرەیەکە کە هەمووان دەیانەوێت لە شوێنی ئەو بن. Sorry,